ئەبێ بە سەر و کۆماری وڵاتێک معنایەوەیە کە داهاتووی وڵاتە بێ بەچی معنایەوەیە کە بۆ چکۆلەترینی ئاعتراض ئەگەر کرێکارێ داوای حەقی خۆی ئەکا ئەبێ شەلاق بخوات ئەوە لەکوێ دنیاوا بووە کە کەسێ داوای حەقی خۆی بکات ئەبێ شەلاقی لێ بدەن ویا هەڵسوڕاوانی کرێکاری ئەبێ بچنە زندان هەڵسوڕاوی کرێکاری چیان وتووە داوای حقوقی خۆیانیان کردووە لە ڕۆژی یەکی ئەیارە کە ڕۆژی جیهانی کرێکارە هاتوون باسی مافەکانی خۆیانیان کردووە بڕیارنامەیان داوە ئێستا لە زندان دانیشتون ئێستا دەست بەسەر کراون و خەریکن پەروەندەهای بێمعنایان بۆ دروستەکەن کە بە تۆری واقعی هەموومانە بەهانەیەکە بۆ ئەوەی خەڵک چاوترسن بکەن لە ئاسی سەراسەریشا بەشێک لە فعالینی مەدەنی مثلا بۆ نمونەوەکو نەرگسی محەممەدیان بە زیندان و بە 80 زەربەی شەلاق محکوم کردووە کە ئەوی جوابی نەداوەتەوە بەڵام مەسەلەکە ئەوەیە ئەیانەوێ خەڵک چاوترسێن بکەن بۆ ئەوەی کە بەیانی ڕۆژ بتوان کۆنتترۆلیان ببێ بەسەر ئەوزا و ئەحواڵێکا کە لە ئایندا 100% دێخیان نەگرێت کۆمەلگای ئێران ئێستا لە شرایەتێکی وەکو باروتێک وایە احتیاجی بە شەمچەیەکە وەکو بنزینێ وایە شەمچەیەکی پیوە بنی ئەتەقێتەوە ئەو خەڵکە تازە و دوایتر ناتوانن بەو شێوە ئیدامە بدەن 42 ساڵ زوڵمیان لێکراوە 42 ساڵ ئەعدام کراون 42 ساڵ کرێکار بێکار بووە نانی نەبووە 70% خەڵک لەژێر خەڵک خەتی فەقران وەک کە دێتە سەر وەزیەتی ئێستەی کۆرۆنایی یەکێک لە وڵاتانی دنیاە کە ئێستش زیاترین مەرگومێری کۆرۆنایی لە ئاسی دنیا هەیە ئێران هیچ بەرنامەیەکی بۆ حەلی مەسلەی کۆرۆنا بۆ خۆی دانەناوە کە ئەم مشکلە چۆن حەلەکات ئایا بەخەرە بە چ شێوەیەک ئێستا زۆربەی زۆری وڵاتەکان لە 50% لە خەڵکەکان واکسین کراون یا واکسینی ئەوڵیان لێدراوە ئەو معنایەوەیە کە بەشێکی زۆر لە دنیا خەریکە هەوڵەدا لەگەڵ ئەم پەندەمیە بە نەوعێک یا ئەم پەتاواگیرە مەقابلە بکە بەڵام لە ئێران چی لە ئێران هیچ کارێکیان نەکردووە و تویانە ئەوانەی وا سەرەوەی 80 ساڵن واکسینیان بە مفتە لێدەن یا بە بەلاش بۆیان لێدەن بەڵام ئەوانەی تر ئەبێ لە تەریقی مەراکزی خصوصیەوە کە ئەوان تەهەیەکەن بە قیمەتێکی مناسب ئەش معلوم نییە چۆن تحویلی خەڵکی بدەن ئەلو شەرایەتە کەسکە نانی نییە بێنێتە سەر سەفرێ منداڵەکانی چۆن نەتوانێ پۆڵ بدات بۆ ئەوەی مەسەلەی واکسین وانە تامین بکەن کولەن وتم کۆماری ئیسلامی ئەوەی وا ئەهمیەتی نییە بۆی مەسەلەی خەڵک لە وڵاتە بە هەموو نەوعێک ئەکەونە ژێر زەرب و زۆر و بێحورمەتی و هیچ ئەهمیەتێک بۆ خەڵک داناندرێت خەڵک هیچ جایگایەکیان نییە لە وڵاتە ناتوانن بڕیار بدەن سەر و کۆماڵ هەڵبژێرن ناتوانن داهاتوی خۆیان بڕیار بدەن ناتوانن تەشکلێکی چکۆلەی کرێکاری دروست بکەن ناتوانن لە شوێنێکا کۆبنەوە لەسەر مۆزوعی قسە بکەن دەست بەسەرە کرێن و فشار و زەخت و زۆریان بۆ دێ کە بێنە دەریشەوەی ئاعتراض بکەن لە لیباس شەخسی و بە مۆتۆرسیکلێت و بە هەموو شتێک ئەکەونە بەر هێرشی جەنایەتکارانی هێزە نظامیەکان و ئەوە کە بینیمانوا کردویانە ئێستش بەشێکی زۆر لە ئەوانەی وا لە تەظاهراتەکانی ساڵی 98 بوون بێسەر و شوێنن معلوم نییە لە کوێن و گیراون و دەست بەسەر کراون وەیە لەم لاولۆلا زۆر جار بینیوانەکە جەنازەی ئەموو ئەویان دۆزیوەتەوە لەم لاولۆلاکە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە کوژراون و دەست بەسەر کراون لە هەر حاڵە ئەوە وەزعیەتێکە دەیئا لە شرایەتێکی ئاوا خەڵک ئەبێ بۆ ئەبێ بچێت ڕێ بدا بەچی ڕێ بدا بە داهاتوویەکی ئاوا لەکوێی دنیاوا بۆ خەڵک بچێ ڕێ بدا بە داهاتووی ڕەش هیچ کەس ناچێت ڕێ بدا بە داهاتووی ڕەش داهاتوویە کە 42 ساڵە ڕەش بووە 42 ساڵە بێحورمەتی کردووە بە ژنان بە گەنجان بەشێکی زۆر لە گەنجانی وڵاتە ئایندەیان لێ تاریکە نازانن چیان بەسەر دێت بەشێکیان تووشی
مەوادەکانی هۆشبەر و ئالەوانە بوون بێکاری لە ناویانە لە ئاسێکی زۆر بەرینایە لە لایەکی تریشەوە لەلایەن بەشێک لە دەسەڵاتدارانەوە پوڵێکی ێزگار زۆر ڕاندخاری پوڵی زۆر چەپاوڵەکەن و ئاغازادەکان زندگی پێگوزارێنن ئێستش کە ئێستەیە کە تۆ ناتوانانی ببینی یەکێک لە مەقاماتی کۆماری ئیسلامی وەزعیەتێکی خراپێ هەمویان لە شرایەتێکی زۆر باشە و لە تاریخی ئەم پوڵانەی کە لە ئیمامەکان و لە مەراکزی بەسەبیەوە بەدەستیانەگا هێشتا هەر بەو شێوەیە کە بۆ ئەوان شیاوە زندگیەکەن و ئەیبەنە پێشەوە ئەو پوڵشی و ئامێنێتەوە حتمما ئەینێرن بۆ وڵاتانی بۆ لای هێزەکانی سربەخۆیان لە وڵاتانی سووریە و عێراق و شوێنەکانی تر وە لەوێ ئەنواع ئەقسامی کارهایەکەکەن کە ژیانی خەڵکی وڵاتانیشیان تێکداوە ئەلعانە دەستی کۆماری ئیسلامی لە هەموو ئەو کێشانەی ناوچە لە ئەفغانستانەوە بگرە هەتا شوێنەکانی تر دەستی کۆماری ئیسلامی تایە بەلێشاو پۆڵەچێ بۆ حیزب الله بەلێشاو پۆڵەچێ بۆ هێزە ئیسلامیەکان لە سووریە و هەروەها لە یەمەن و لە شوێنەکانی تریش ئەو موشەکانەوە لە غەزەوە ئاراستەی ئیسرائیل کرا بەشێکی هەرە زۆری لەلایەن کۆماری ئیسلامیەوە تەمین کرابوو لە هەر حاڵە ئەوە وەزیەتێکی وایە دێ ئەو پوڵە ئەگەر لە خەڵک هەر بۆ تەهیەی واکسن بەکار بەهامدایە ینی خەڵک ویان توانایە واکسن بۆ پوڵە واکسن تەهیە بکرا ئێستا ئەتوانین بڵێن بەشێکی هەرە زۆری خەڵک واکسین کرابوون بەڵام کۆماری ئیسلامی مەسەلەکە ئەوەیە کە ئەوێت هەر لە ڕۆژی ئەوڵە حرامی کرد واکسینهای ئەمریکایی و ئینگلیسی حرام کرد معنای ئەوەیە کە حتا ئەگەرەوانەی شویانەوێ بە شکڵی شرکەتهای خصوصی بیهێنن ناتوانن بیفرۆشن بە دەلیلەوە حرام کراوە و ئەوە قابلی نابێت پێشکەش بە خەڵک بکرێت بۆیە وەزیەتێکی ئا بۆ سوورەتە لە شرایەتێکی ئاوا کۆماری ئیسلامی خەریکە گاڵتەجارێ بەڕێوە بە خەریکە نمایشێک ئەدات وە پی وایە لەو نمایشە سەرکەوتوو دێتە دەرەوە ئەوە بزانێت کە ئەم جارە تازە ئەمە ناتوانێت وەکو جارانی تر بە کەڵک و بە فێڵ و کەڵک بێوێ ئیدامە بە ژیانی حاکمیەتی خۆی بدات ئەبێ خەڵک یەکگرتوو بن ئەبێ کرێکاران و زەحمەتکێشان یەکگرتوو بن بۆ ئەوەی بتوانن لە بەرامبەر کۆماری ئیسلامیە مقاومەت بکەن تەجروبەی ساڵی 96 و هەروەها پێشتریش 1970 هەموو ئاعترازانەوە لە توولی ئەو 42 ساڵا کراوە ئێران ئێستا لە ئاسی دنیا تەنیا وڵاتێکە کە زیاترین ئاعترازی لێکرێت ڕۆژانە لە مەراکزی کاریگەری لە منتەقەکان لە هەموو شوێنە خەڵکی ئاعتراز دەکاوە ئەمە بە شێوەیەکی بەرین لە وڵاتە چێتە بەرەوە بەڵام ئیشکالەکەی چیە ئیشکالەکەیەوە یەکگرتو نییە ئیشکالەکەیەوە ئەمانە بەیەکەوە وەسڵ نین ئیشکالەکەیەوەیە کە لە پشتیوانی لەگەڵ یەکتر نایەنە سەر و بە هاودەمی یەکەوە نایەن و بەو دەلیلە بەردەوام نابێت و ناتوانێت زۆر ئیدامەدار بێت تۆ تەسەوری کە گەر ئاعترازاتی بازنشستەکان هەیە خۆب تەبعەن مشکلی هەموو خەڵکە خۆ مشکلی فقط بازنشستەکان نییە چونکی شتێکە کە بازنشستە هەموو کەس بازنشستە بێت و ئەو ئایندەی هەموو کەسە ئەوەی وا لە کارەکات و لە ژیانایە لە ئێرانە ئایندەی ئەو ئایندەی وایسە بازنشستەکان تیاژین و پشتیوانی کردن لە بازنشستەکان لە شوێنەکانی تری کرێکاریەوە ئەرکی واقعاً هەموو کرێکارانە یا مەسەلەی بیمەی بێکاری یا مەسەلەی حقوقەکانی حقوقایی کە پەرداخت نەکراوە حقوقای ماوەقا و زۆرێک لەمانە هەموو ئەمانە بەیەک و گریان خواردووە شتێکمان پێڵەی شەوەیە کە یەکگرتووی لە بینی کرێکارانە بەشهای جۆرەجۆری کرێکاری ڕەمزی سەرکەوتنی کرێکارانە بۆ ئەوەی بتوانن مشتێکی قایم بدەن بەدەم کۆماری ئیسلامیە کە ئەم جارە نەتوانێ لەم هەڵبژاردن بەناو هەڵبژاردنەیە سەرکەوتوانە بە ناوی خۆی بێتە دەرەوە
هەرچەند خۆ جمهوری ئیسلامی شتێکی کەمتر لە سووریە نییە. سووریا 84% بە قەولی خۆیان ڕێدەهەندەگان بە شارەسەد ڕێیان داوە، هەر معلوم نییە ئەو لەکوێوە هاتووە. وەیە وەختی خۆی سەدام حوسێن دەوروبەری 90% 95% جاری وە 99% ڕێیەکانی هێناوە. ئەمە شگردی هەموو ئەم دەوڵەتە دیکتاتۆرانەیە کە یانەوێ نیشان بدەن کە ئینتخابات کراوە و خەڵکی شاتوون ڕێیان داوە. بەڵام ئەگە جاران سەفی ئینتخاباتی پیشانەدا، ئەم جارە ئەوەش نییە، ئەم جارە خەڵک نایەن، ئەم جارە ئەعلام کراوە هەموو عەلەنان ئەڵەن ئێمە لەو ئینتخاباتە بەشداری ناکەین. وەختی ئەڵێن ڕێی ڕێ مانایەوەیە، هیچ کەس بەشداری ناکات و حاضر نییە ڕێ بدات. لە هەر حاڵە لەسەر ئەم باسە حتمما زیاتر قسەکەین، چونکی ئەوەندەی نەماوە بۆ ئەوەی ئەم شانۆگەریە دەست پێ بکات. من داواکەم لە هاوڕێیانم ئەگەر ئامادە بن کلیپێکمان بۆ دابنن، دواتر دێمە وەلاتان.
سڵاوێکی دووبارە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست بە داوای لێبردن بەهۆیەوە کە کێشەیەکی تکنیکی هاتە پێشەوە و دیارە تۆزێک تەسویر و دەنگمان چڕا، بەڵام هیوادارم ئێستا دەنگ و تەسویرمان ببێت. ئازیزان، 43 ساڵ لەوە پێش لە بەربەیانی ڕۆژی سیویەکی جۆزەردان لە گوندی دەرەی سەر بە شاری ماوەت هاوڕە سەعیدی معینی ناسراوە بە کاخانە ئەندامی کۆمەڵە لە ڕیزی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان گیانی بەخت کرد. ئێمە بەرەو پیری سیوێکی جۆزەردان نەچین. هەر بۆ بۆنەوە داوەتمان کردووە لە کاک ژیانی زولفەقاری پێشمەرگەی دێرینی کۆمەڵە کە بەشداری ئەو بەرنامە بێت و لەسەر دەورانی پێشمەرگایەتی پێشمەرگەی کۆمەڵە و زۆر بابەتی کرد قسە باسێکمانە بێ. کاک ژیان گیان بەخێر بی بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. زۆر سپاس دەکەم کاک مەحیا، دەستی تۆ هاوکاران و هاوڕیانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆش بێت. وەروە زۆر سڵاوشمەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. پێش لەوە پرسیارەکانم لە ئێوە دەست پێ بکەم، پێم خۆشە پیرۆزبایی بکەم لە پۆلێک لە لاوانی شۆڕژگێر کە دوێنێ هاتنە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. هەر بۆ بۆنەوە پیرۆزباییان پێڵێم و داوای سەرکەوتنیان بۆکەم. هیوادارم لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا سەربەرزانە خەبات و ئەرک و ئیشی خوان بەڕێوە ببن. کاک ژیان، ئێوە ساڵی چەندێ هاتن بۆ پێشمەرگایەتی؟ ئاوڕە مەحیا پێشەوە جێگای خۆیەتی ڕێز و یادێ بکەین لە هاوڕیانی گیانبەخکردومان لە ناو ڕێزەکانی کۆمەڵەوە و هەروە هەموو ئینسانە کاموە لە ڕێگای ئازادی و بەرابەریە گیانی خۆیانیان بەخت کردووە و هەزاران سڵاو و درود بۆ بنەماڵەی ئەو گیانبەخکردووە سەربەرزانە. هاوڕە مەحیا، من وەکو ئەوە کە وەکو پێشمەرگە بێمە ناو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە وابوو لە بنکەوە من دەستم پێ کرد، لە بنکەوە لە شاری سنە لە بنکەی گیانبەخکردووە تەڵای زەندی لە خیابان وەکێڵەوە وە دوایەوە ماوەیەک هەر چەند ئێوارێک ئەوە کادر و فەرماندای کۆمەڵا هاتن و ئامۆژی سیاسی زامیان بێمادا من لەوێ بڕێ فێر بووم و دوایەوە لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنا کە بەشدار بووم و دوایەوە دوای 24 ڕۆژە ئەو پاشەکشەیە حەماسەیە بە فەرماندەی گەورە و جەسوورمان گیانبەخکردوو کاک شوان کە لە ڕێگەی پشتگەڕەشەوە پاشەکشە کرا بۆ باوەڕ بۆ منتەقەیە من ئەو کاروان بوو لەوێشەوە بە چەند ڕۆژێکەوە تیم کرایان بۆ پێشمەرگەی کۆمەڵەی تر وەخت لە قشەی ڕەحمەنی کە دوای بەبانی کاناسرا وەکو پێشمەرگەی کۆمەڵ دەستم بە فعالیت کرد. باشە، ئێوە دیارە لە زۆر ناوچەی جۆراجۆرە بوون و بەشداریتان کردووە. پێم خۆشە بزانم لە چ شوێن هەیەک بوون و ئەو دەورانی پێشمەرگایەتی. هاوڕێ مەحیا، من ئەگەر ئەوە باسکە من لە دوای دیوانەرە چوون بە ناوچەی سنە، من لە دیوانەرە دوای بۆ ناوچەی سنە، لە ناوچەی سنە لە هێزی شۆڕشا سازمان چه وەختی کە گودانی شوان من لە گودانی شوانە سازماندرا مختە لە گودانشەوە وەک گودانی شوانیش ئەوشە پەلی ئەنەو مەناتقێک کە احتیاج بوو بە این بوو من لەگەڵ وەختی گودان شوان لە ناوچەی سەردەژ پیرانشەر مەریواز دیواندەرە و هەورامان فعالیتم بووە و حضورم بووە لەو جێگەیان. لە دەورانی پێشمەرگایەتیە ئێوە مەسئولیەت‌های جۆراجۆرتان بووە، لە شەڕهای زۆر گەورە بەشداریتان کردووە. مەسئولیەتتان لە کۆمەڵا لە هێزی پێشمەرگا لە چاسێکا؟ بەڕاستی من لە گودانی شوانە وەختی گودانی شوان ئەوە مەسئولیەتی وەک مەسئولی نظامی دەستا لە مەسئولیەت پێدرا و ئیتر لە حتا کە ماوەل و مەسوول ئەوانە من مەسئولیەتم بوو تا وەختە کە
بداخل من ضخمی بووم پام زۆر شەدید دەخمی بێتەوە دوای ئستادی و لەوێ شەوە ئاخری مەسئولیت وەکو پێشمەرگەی کۆمەڵە و هێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە فەرماندەی دامی دوای مرکزی ئەرێ کاک هاوڕێیانی تەکنیکەڵێن دەنگ باش نییە، نازانم مشکلەکە چییە. دەنگی من باشە، بەڵام دەنگی کاکژیان ئەڵێن باش نییە. کاکژیان بزانە بۆ دەنگ باش نییە، بزانە ئینتەرنت لە لای تۆ تەواوە. جۆرە منێ بینم لە لای من هیچ مشکلێکم نییە. بە گوشی وشت نهاتووی خۆ نەخێر. وتت برینار بوون ئێوە، ساڵی چەندێ برینار بوون؟ ساڵی 63 بریندار بووم، دوای وەیتر ببوونیەوە کە پام بریندارێکی زۆر شەدیدیش بوو. ئەو تەحەڕۆکەم ناتوانی بێ لە مەناطقی داگیرکرا وەکو پێشمەرگەی ناوپەل و گوردان و شتێن گەزرامەوە بۆ وردوگاگەرمان لە مەرزی ئەوتە لە خاکی کوردستانی عێراق و لەش کاری ساڵێکی پێشوو تاتوانیم کەومە ڕێگا دوای لە ئورگانای ئێستادیا بێ کاربای و دوایش وەکو هاوڕێیانی تەکنیکە گەر بکرێت زەنگێک قەتعی بکەن بۆ کاکژیان چیتان زەنگی بۆ لێ بدەنەوە بەشکەم چاکتر بێت، چونکی زۆرێک لە بینەران وتویانە دەنگ باش نییە قەت وەسڵەکات. ئەگەر ئەکرێ چاوەڕێیەکەین کاکژیان بێتەوە. کاکژیان کاک مەحیە من ئێوە ئەبین و دەنگیشتانە بیسم. بەڵێ ئێستا زۆر دەنگ باشە. ئەگەر بکرێ جارێکی تر هەر تەوزیحی ئەوە بدە کە لە چەند شوێن بووی، چونکی دەنگ زۆر قەت وەسڵێ کرد و برێک لە بینەران وتیانە حاڵی نەبوون لە ناوچەهای مختلف وەکو پیرانشار و سەردەشت چەند شوێن بوو بێ زەحمەت لێەوە. بەڵام من هەرواتان کرد من وەکو لە گودانی شوان بووم لە دوای وەک مەعمولیت لە چەند ناوچەیەک بووم وەکو ئالانی سەردەشت پیرانشار و هەورامان و شەرچی وێستەقل و مەریوان و ناوچە حەفتە بەمانگ مەڵەتەوە مەعمولیت دیسان هەر باش نییە، نازان بۆ ئێوە فقط دەنگی ئێوە خراپە، هینی من باشە و پێم ئەڵێن ئەگەر بیایتە نزیکی کامپیوتەرەکەت شایە باشتر بێ. ئێستا قسە بکە. زۆر باشە، ئیدامەیە دێن. کاکژیان هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئایا هێزێکی چەکدار بوو فقط بۆ شەڕکردن و یا ئەوەی کە ئەرک و وەزیفەیەکی تریشی لەسەرشان بوو؟ هێزی پێشمەرگەی کۆمەڵە سرفەن هێزێکی نظامی بڵێن لەوە نظامی زۆر بەقووە بە ئیمان و بەقیدە مدرن، باسی مدرن نە لە دەستەوە لە نظرەوە کە شەڕی پارتیزانی مدرن شتی تازەیە ناو نظامی وادەرانی ئێمەکەشەوەی ناکە زۆر عیلمیتر بە شەڕ پارتیزانی خۆیان وەێ حساب پێشمەرگەی کۆمەڵە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ببەخشە ئەتوانەی لە هێدفۆن ئیستفادە بکەیت؟ هێدفۆنەکەت وەسڵە پێوە ئەگەر بکرێ وا بکە، چونکی بەڵێن فقط دەنگی کاکژیان خراپە. کاک کەریمی ئاقایی وای نووسیوە و زۆر کەسی کێشەر وای نووسی و تێتی دەنگی کاکژیان قەت وەسڵەکەت.
ئەگەر پەیامێکتان هەیە بە بۆنی ڕۆژی پێشمەرگی کۆمەڵەوە تا وەختی کاکژیان دەنگەکەی وەسڵە کاتوانە حاضرین پەیامەکانتان بخوێنەوە. هەرە حاڵەتێکی قەتع وەسڵی هەیە. زۆر سپاس. باشترە نەخێر ئێدامەی بدەقەی ناکە هیوادارم بکرێ. فەرموو. بەڵێ خراپە بەداخەوە زۆر خراپە، مەگەر ئەوەی کە قەت بێت و جارێکی تر وەسڵی بکەینەوە. نازانم ڕێگەیەکی وایە گەر بکرێت بۆ ببینینەوە. گوشیت نییە بەسیم وەسڵ بێت؟ یەک لەحظە قەتعیکە دەسە بە گوشی ببێ بەسیم وەسڵ بێت. بەڵێ تەبعەن بەرنامەیەکی ڕاستەوخۆ ئەو کێشانێکی هەیە. بەداخەوە هیواداریم بتوانین کێشەکە ڕەف بکەین. ئەو جۆرەی من تا جۆرەی لێ حاڵێ بووم کاکژیان برینارە بێت لە ناحیە ڕانیەوە، چونکی برینەکەی زۆر قورسە بێت ئیتر نەیتوانی لە شوێنی فعالیەتی پێشمەرگەکان وەکو جاران هەڵسوڕاو بێ. بەو دلیلە هاتە مەناتقێکە لەوێ مداوا بکات و کاری مەعالجات و شتی وای بباتە پێشەوە. و ئەرکەکانی تری دواتر لە ئوردوگاکانی کۆمەڵە وەکو مەسئولی نظامی پارێزگاری وانە کاتی خۆی بردە پێشەوە و تاو کاتێش هەر بەردەوام بوو. لە هەر حاڵە ئەوە تەوزیحاتێ بوو کە فعلەن شاید حاڵی نەبوو بێتن کاژیان دایی ئێستا دوادارین ئەگەر سیمی هێنابێت سیم وەسڵکە گوشی وەسڵکە بە گوشی باش بێت. کامەوانە نییە گوشی بەسیمەوە. با بکە جارێکی تر محاولێ بکە کاک، ئەگەر بکرێت زەحمەت نەبێ قەتعی بکە با بێتەوە. ئێمە هەوڵە دەین تاکو سیویەکی جۆزەردان لە بەرنامەهای جیاوازە هاوڕێیان و کەسایەتی و کەسانێکە لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا هەڵسوڕاو بوون بێنین بۆ بەرنامەکانی تەلەڤیزیۆن. و لەلایەکی تریشەوە ئەوڕۆ تۆزێک کێشەی تەکنیکی تریشمان بوو، تەلێفۆنەکەیشمان هەرکار ناکا کە پەیامەکانی ژوار بگرین. بەڵام بۆیە هەر لە تەریقی فەیسبووکەوە من متاسفانە نەمتوانی هەر فەقەت فەیسبووکەیە کاتوانم پەیامەکان وەربگرن. بەڵام هەوڵمانەوەیە کە هاوڕانی ترکە لە بەش زۆرەکانە بەشدار بوون، ئێستا لە خابرات بێت، لە بەشی پزیشکی بوو بێ، لە ناو هێزی پێشمەرگا بوو بێ، لە پەلەکان و گوردانەکانە و زۆر شوێنی تر. هەموو ئەوانە پێکەوە هێزی پێشمەرگیان بردوێتە پێشەوە لەوانەی وا لە شوێنێکی کە بوون، لە پزیشکیار و لە زۆشتی تر. زۆر سپاس بۆ هاوڕێیان. کاک سەلاحی کەماڵی نووسێتی منیش ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە
لە هەموو هاوڕیان پیرۆزبای یەکەم وارووە کاکەریمیش ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵی کاکەریمی عقایی پیرۆزبایی کردووە. پیرۆز بێ لە ئێوەش و هیوادارم سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ پەیامەکانتان. چاوەڕێکم بزانی کاکژیان ئەگەر بێتەوە جارێکی تر ئەگەر محاولە بکەی زەنگی بۆ لێ بدەیت بزانە.
بینەرانی خۆشەویست زۆر بەداخەوە بۆ کێشەی تکنیکی هاتە پێشەوە کاگژیان نەیتوانی لە بەرنمەکە بەشداری بکات و ئەوە بوو بەهۆیەوە کە نەمانتوانی لەگەڵی تەماس بگرین. لە هەر حاڵە هەوڵ دەین لە داهاتووە حتمما کاگژیان بینەوە لەگەڵی قسە بکەین. زۆر بەداخەوە بۆ کێشە داوای لێبوردنتان لە یەکەین. بەشێکی زۆر لە هاوڕێیان پەیامیان ناردووە و شانازیان کردو بەوە کە لە ڕیزی پێشمەرگی کۆمەڵا بوون. یەکێک لە هاوڕێیان وا دیارە هاوڕێی کاگژیانە نووسیەتی کاگژیان یەکێک لە باشترین فەرماندەکانی پێشمەرگەی کۆمەڵە بوو. من دەیان خاترم لەگەڵی کاگژیان هەیە بەڕاستی زۆر حیف کە زەخمی بوو نەمتوانی زیاتر لە ناوچەکان ئیدامە بە فعالیەتی نظامی بدات. ئەوە کاکەریمی ئاقایی باسی کردووە. لە هەر حاڵە بەهۆیەوە کاکژیان نەیتوانیوە لە بەرنمەکە بەشداری بکات. ئێمە هەوڵە دەین لە بەرنمەکانی ترە هەم کاکژیان و هەم بەقی هاوڕانی تر بەشدار بین و هیوادارم هەم کێشەی تکنیکەکەمان جێبەجێ بێ. بەداخەوە کێشەی بەرنامەی ڕاستەوخۆی ترەوەیە کە کێشەیەک دێتە پێشەوە جای تکنیکی بێ ئینتەرنێت بێت دێتە پێشەوە پەکی کارەکەمان نەخات. بەو جۆرە ئێمە دینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆ فقط پێتان ڕابگەێنین کە خەڵکی مەریوان وەختێ چوون بەرەو پیری ئەو شاخەوانانەی ئەنجومەنی سەوزی چیا کە گەڕاونەتەوە زۆر قەرەباڵغ بووە، خەڵکێکی زۆر بەشداریان کردووە و ئەوە نیشانەی ئەوەیە کە هاوپشتێکی زۆر عمومی لە بینی خەڵک و هەموو هەڵسوڕاوانی مەدەنی و ژینگە پارێز و ئەلەوانە هەیە. تەبعەن ئەم شاخەوانانەیش لە عینی حاڵا کە جزئی ئەنجومەنی شاخەوانانی سەوزی چیابوون بۆ خۆیان هەڵسوڕاو بوون لە بەشی ژینگە پارێزی و زۆر خۆشناو بوون و خەڵک تەبعەن زۆر جێگەداخ بووە و خەڵک بەرەو پیریان چوون و قەرباڵغ بووە لە بەتایبەت لە شاری مەریوان. بەو جۆرە دینە کۆتایی بەرنامەی ئەوڕێ ڕاستەوخۆ هەتا بەرنمەیەکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بە ئاواتەخوازم داوای سەرکەوتنەکەم بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس.